لە ماوەی ڕابردوودا پزیشکان و کارمەندانی تەندروستی بۆی پێنەدانی موچەکانیان و چارەسەر نەکردنی کێشەکانیان ناڕزایی بایکۆتیان دەست پێ کرد. پەرستارانی پارێزگای هەڵەبجەش لە یادی پەرستاراندا داوا دەکەن کێشە و داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکرێت. هەر لە یەکەم ڕۆژی ئەو شەڕە نەگریسە کە سەپێنراوە بەسەر هەرێمەکەماندا ئێمە وەکو کارمەندان بەشداریمان کردووە لە بەرەکانی جەنگ، داوا لە حکوومەتی هەرێمەکەم، داوا لە وەزارەتی پەیوەندیدارەکەم بە ئەم کێشەیەوە بەدەم ئەم کێشەوەی بڕات و کێشەکانمان بۆ چارەسەرکەن و موچەکانمان وەکو هاوتای موچەی برایانی پێشمەرگە و برایانی وەزارەتی ناوخۆ لێ بکەن بۆمان. داواکەین لە حکوومەت کە ئێمە وەکو کارمەندەکانی تر بمانکە بەڕسمی چونکە دەمێکە داوامەکەن لێوێ وەکو خۆبەخش وەڵای لە ڕووی موچەوە کێشیان هەیە بێگومان و هەروە مانگرتنی دکتۆرەکانی شۆکارێکی سەرەکیە بۆ دروستبوونی کێشەی ئێمە چکە کە نەخۆشیان تۆ پێڵی دکتۆر لێرەوەنێ ئەڵی تۆ چیت. بۆی دواکەوتنی موچەکانیانەوە کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکانی هەڵەبجە بایکۆتی دەوامیان کردووە و ماوەی 10 ڕۆژیش دەبێت. نەخۆشخانەی فراکەوتنی هەڵەبجە دەوامی تێدا ناکرێت و کارمەندان و پزیشکانی ئەو نەخۆشخانەیە دەوامیان ڕاگرتووە. بەڕێوەبەری گشتی تەندروستی دەڵێت چارەسەرکردنی کێشەکانی پەرستاران و کێشەکانی تەندروستی ناوچەکە و دامەزراندنی کارمەندانی گرێبەست لە دەسەڵاتی ئەواندانە. بە تایبەت هیچ شتێک بۆ گرێبەست ناکرێت. ئێمە حسێب لەسەر ئەو ئەکەی چەند پەرستار هەیە دانەمەزراوە و ئیش لەسەر دەرەجەی دەرچوونیان نەکرێت لە پەیمانگاکانە بەپێی سیستەمی ئامار کە ساڵانە دامەزراندن نەکرێت. ئەگە دامەزراندن بکرێتەوە ئێمە لەسەر سیستەمە ئیشەکەی سیستەمی نمرە. بەڵێ تەمان ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەی شەید ئەوەی کە لە توانای ئێمەدا بێت کە هەموو شتێک لە توانای ئێمەدانە بەڕاستی و چاکردنی موچە توانای ئێمە نییە، پێدانی زەوی توانای ئێمە نییە. بەڵام ئێمە ئەوەی لە دەسەڵاتی خۆمانابێ ئەوەی کە لە توانای ئێمە بێ هەڵەدەین مافەکانیان بۆ جێبەجێکەین و شەڕ بکەین لەسەر مافەکانیان. چۆن بە موچەی وەزارەتی ناوخوا چوونەتەوە تەندروستی چی کەمتر نییە لە ناوخۆ، هیچی کەمتر نییە لە وەزارەتی پێشمەرگە بە موچەی کەرتی تەندروستیا بچنەوە و چۆن بەڵێیان پێداوین کە لە ئایندەدا پیا بچنەوە داواکارین ئەو بەڵێنەمان بۆ جێبەجێ بکەن. لە مەڕاستیمێکیشدا خەڵات بەسەر ژمارەیەک پەرستاردا دابەشکراو. لە نەخۆشخانەکانی هەڵەبجە چەندان کارمەند و پەرستاری خۆبەخش کار دەکەن و داواش دەکەن حکوومەتی هێرن دایان بمەزرێنێت. لەگەڵەوەشدا کارمەندانی گرێبەستیش بکرێن بە فەرمی. ئەوەش ڕادەگەێنن حکوومەتی هێرم و وەزارەتی تەندروستی بەدەم داواکاری و کێشەکانی پەرستارانی ناوچەکەوە نهاتووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.